سڵاو پرۆژەی کتێبی ڕوانگە بۆ ساڵی 2021 دەستی پێکرد گەر تۆ نووسەری و دەتەوێت کتێبەکەت بۆ چاپ بکرێت بەشدار بە لە پرۆژەی کتێبی ڕوانگە و کتێبەکەت پێشکەش بکە لەوانەیە ئێستا بپرسیت باشە مەرجەکانی بەشداریکردن چین؟ ئێستا من پێتان دەڵێم یەکەم پێویستە کتێبەکە لە نێوان 15 تا 20,000 وشە بێت دووەم پێویستە چاپ و بڵاو نەکرابێتەوە سێەم پێویستە کتێبەکە سەبارەت بە پرۆسەی پەروەردەیی بێت باشە ئەوە کتێبەکەم پێشکەش کرد ئەی دواتر لەلایەن لێژنەیەکی پسپۆر باشترین 4 کتێب هەڵدەبژێردرێن دەبنە براوەی پێشبڕکێکە پاشان لەسەر ئەرکی دەستگای ڕوانگە بۆ هەر کتێبێک 1000 دانەی لێ چاپ دەکرێت و بڵاو دەکرێتەوە باشە چۆن کتێبەکەم پێشکەش بکەم؟ زۆر ئاسانە کتێبەکەت بنێرە بۆ ئەم ناونیشانی ئەلکترۆنیە book@rwanga.org ئەگەر پرسیاریشتان هەبوو پەیوەندی بکەن بە ژمارە 0750 296 0222